گۆرانی بێژی لاو ڕەوەنجەلال دومین ڤیددیو کلیپی بە ناوی کۆتایی هات کە لە تێکستی ئەحمەد محەممەد و لەلایەن سروود ئیسماعیل میلۆدی بۆ دانراوە و باوان محەممەد سەرپەرشتیاری ئەم بەرەمەی کردووە و لا ناوچەی هەورامانکاری وێنەگرتنی بۆ کراوە. بڕیار وایە لە داهاتوێکی نزیکدا ئەم ڤیددیو کلیپە بڵاو بکرێتەوە. ڤیددیو کلیپی خۆمم کە گۆرانەیەەکە بە ناوی کۆتایی هات و ئاوازی گۆرانەکە لەلایەن سروود ئیسماعیلەوە دانرا و شعری گۆرانەکەی ئەحمەد محەممەدە و سەرپەرشتیاری ئیشەکە کاک باوان محەممەدە و ئیشی دایرەکتەری کلیپەکە کاک ڕاستی سەباحێکە بەم زوانە چاوەڕوا من بڵاو.